لە دەنجی کۆمەڵ رادیۆ سۆرانە بەرنامەیەتان پێشکەش دەکرێت. بەرنامەی لە میدیاکانەوە. بەرنامەی لە میدیاکانەوە لە ئامادە و پێشکەشکردنی براتان ئازاد ئۆمەراوەی و لەسەر ئامێرەکانی دەنگ ئارام ئۆمەراوی. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بیسەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم لە ئەڵقەیەشتر لە بەرنامەی لە میدیاکانەوە بە ئێوە ئازیزان و خۆشەویستان شاد بوومەوە. خۆشەویستانم هاوڕێمان بن ئەمڕۆ بۆ بەرنامەی لە میدیاکانەوە چەند بابەتێکمان بۆ ئامادەکردوون بیسەرمان بن. دوای هێڕشکردنە سەربینای پارێزگای هەولێر لەلایەن سێ چەکدارەوە، پارتی دموکرات دەستی کردووە بە هێڕشێکی ناڕەوا بۆ سەرکۆمەڵی ئیسلامی و بە گوتەی پارێزگاری هەولێر یەکێک لە هێڕشبەرەکان لە ئەنگری کۆمەڵ بووە. ئەو گەنجەی پارێزگاری هەولێر باسی لێوە دەکا گوایە ناسنامەی حیزبێکی پێبووە و بانگەشەی بۆ ئەو حیزبە کردووە لە کاتێکدا ئەو کەسە بە بۆچوونی ئەوان لەو تیرۆرستە دەچێ وێنەیەکی نوێی بڵاو کردەوە. پارێزگاری هەولێر بە بەشی کوردی دەنجی ئەمریکای ڕاگەیاندە بوو. یەکێک لەو تیرۆرستانەی هێڕشی کردە سەربینای پارێزگای هەولێر ناسنامەی حیزبێکی ئیسلامی هەرێمی کوردستان بووە و ئەندامی ئەو حیزبە بوو هەتا لە بانگەشەی هەڵبژاردندا بانگەشەی بۆ ئەو حیزبە کرد، هەروەک وێنەکەیان بڵاو کراوەوە. لە وەڵامی ئەموتەی نەوزاد هادی سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان وێنەیەکی نوێی ئەو گەنجەی داناوە و ڕایگەیاندووە. پارێزگاری هەولێر دەڵێت یەکێک لە تیرۆریستەکانی هێڕشەکەی بینای پارێزگان ناسنامەی حیزبێکی پێبووە و بانگەشەی بۆ ئەو حیزبە کردووە. لە کاتێکدا تەنها وێنەکەی لەو تیرۆریستە دەچێت کە دەڵێن کۆمەڵە. ئەوەشی وتووە ئەگەر باوکی یەکێک لە تیرۆریستەکان عەقیدی حیزبێک بێت و دەمانچەکان هی ئەو بوو بێت باسی ناکەن، بەڵام وێنەی ئەو تیرۆریستە لە گەنجێکی کۆمەڵ بچێ، ئەوە کردەوە تیرۆریستیەکە کۆمەڵە. لەلایەکی دیکەشەوە جەلال محەممەد پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ وێنەیەکی خۆی لەگەڵ ئەو گەنجەدا داناوە و گەنجەکەش وێنەی سێ هێڕشبەرە کوژراوەکەی هەڵگرتووە بەدەستیەوە وەکو ئاماژەیەک بۆ ئەوەی من زیندوم و ئەوانەی لە وێنەکەدان من نیم. ئەم گەنجە ناوی حەمزە محەممەد ڕۆستەمە و دانیشتووی قەزای شارە زوورە و بە پیشەی دوکانداریەوە خەریکە. کۆمەڵی ئیسلامی کوردستانم، خاوەن خەرمانی سەروەری و داستانم، شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم، ڕەنگی خاکم پەیامی شەهیدانم. من کۆمەڵی ئیسلامی کوردستانم، خاوەن خەرمانی سەروەری و داستانم، شنەی شەماڵی گەرمیان و بۆچی کۆمەڵ بە ئامانج دەگیرێت بابەتێکە لە نووسینی فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا پاش هێڕشەکەی سەرپارێزگای هەولێر بە مەبەست و لەلایەن هەندێک پەیجی فەرمی و سێبەرەوە تۆمەت و تەشهیری زۆر دراوەتە پاڵ کۆمەڵی ئیسلامی. ئەم جۆرە پەلامارانە بۆ سەر کۆمەڵی ئیسلامی نەسەرەتایە و نەکۆتایی، بەڵکو تا کۆمەڵ لە بەرەی دژە گەندەڵی بێت و هەوڵی چاکسازی و گۆڕانکاری بدا لە سیستەمی بەڕێوەبردننی دەوڵەت و چاکردنی گوزەرانی خەڵکی، بێگومان پەلامارەکان بۆ سەری بەردەوام دەبن. ئەوەی کۆمەڵی ئیسلامی شانازی پێوە دەکات هەرگیز نابێتە داردەستەی هیچ کەس، نەهێزی بێگانی هێناوەتە سەر خاچی کوردستان و نەدەیهێنێ. پرۆژەیەکی کوردانەی خۆماڵیە و ئامانجی خزمەتکردنی دین و ژینی هاوڵاتیانە، هەڵگری پەیامی ئیسلامی هاوسەنگە دوور لە پەرگیری و توندوتیژی، باوەڕی بە گفتوگۆ و لێکتێگەیشتن هەیە و
خەباتی مەدەنی دەکا لە پێناوگەیشتن بە ئامانجەکانی. پەیامی کۆمەڵی ئیسلامی پەیامی پێغەمبەرانە کە ئاسوودەیی گەلەکەیان دەویست لە دنیا و دواڕۆژدا لە بەرامبەردا نەیارەکانیان کاتێ دەسەوستان دەبوون لە بەرامبەریان دەیانگوت ئەخریجوهم من قەریەتیکم إنهم أناس يتطهرون فما كان جواب قومه إلا أن قالوا أخرجوا آل لوط من قريتكم إنهم أناس يتطهرون. ئەوەی کۆمەڵی ئیسلامی هەوڵی بۆ دەدات و هەنگاوی بۆ دەنێت کۆمەڵگەیەکی بەختەوەرە دوور لە ئاژاوە و شەڕ و توند و تیژی. کۆمەڵ دەیەوێت پلەبەندی نەبێت لە ڕیزی هاوڵاتیاندا، یەکێک پڕ نەبێت و یەکێک قڕ. کۆمەڵی ئیسلامی لە ساتی ڕاگەیاندنیەوە تا ئێستا لەسەر ئەو بیر و باوڕە تاکەکانی پەروەردە کردووە کە لە ژینگەی هێمن و دوور لە ئاژاوە ئەو پەیامەی کە پێیەتی دەتوانێت بیگەێنێت. باوەڕی بە تیرۆر و تۆقاندن نەبووە و ڕەتی کردوتەوە. کۆمەڵ بۆ خۆی بە جۆرەها شێوە تیرۆری لە بەرامبەر ئەنجام دراوە و قوربانی دەستی تیرۆرە. لە تیرۆری سەرکردە و ئەندامەکانی و زیندانی و ڕاوەدونانیان، بەڵام ئەوانە هەرگیز وایان لێ نەکردووە میکانیزمەکانی کارکردن بگۆڕێ کە خەباتی مەدەنیانەیە. کۆمەڵ باوەڕی بەهێزی منطق هەیە نەک منطقی هێز. کۆمەڵ کە خەباتی مەدەنیانە و پەرلەمانی و سیاسی دەکات، ئەمە لە خۆیدا یانی ڕەتکردنەوەی فکری داعشیانەیە. بەڵام ئەوە ئەوانی ترن داعشیانە بیردەکەنەوە گەر کەسێک وەک ئەوان نەبوو یان لەگەڵیان نەبوو ئیتر دوژمنە. ئەمەی دەستگا ئەمنیەکانی پارتی لە هەولێر بە ئەندامانی کۆمەڵی دەجێڕن جگە لە جێچەڵ و ئیرهاب هیچی دیکە نییە. دەستگا ئەمنیەکانی هەولێر لەگەڵ هەر ڕووداوێکدا ناچارن دوژمنێکی وەهمی بدۆزنەوە و پەنجەی تاوانی بۆ درێژ بکەن بۆ ئەوەی لێهاتووی خۆیان دەربخەن. زۆر جاریش کۆمەڵیان بە ئامانجگرتووە. ئەویش لەبەر ئەوەنا کە کۆمەڵ لەو کردەوانەوە نزیکە، بەڵکو بۆ ئەوەی کۆمەڵی پێچاوترسێن بکەن و وای لێ بکەن ڕەگەڵ خواست و ئەجێندای ئەوان بکەوێت. بەڵام ئەوە خوێندنەوەیەکی هەڵەیە بۆ کۆمەڵی ئیسلامی، چونکە ئەوە کۆمەڵ نییە بە هەڕەشە و ترساندن لە پرۆژە چاکسازی و دژە گەندەڵیەکەی پاشگەز بێتەوە. ئەوەی لە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی دەکرێت گەر پاشگەز نەبێتەوە لە داخوازیەکانی، ئەوە دەبێ شاربەدەر بکرێت. هەمان داخوازیە کە نارەکانیان بە پێغەمبەرانیان دەگوت وقال الذين كفروا لرسلهم لنخرجنكم من أرضنا أو لتعودن في ملتنا فأوحى إليهم ربهم لنهلكن الظالمين. بەڵام باشترە هەموو لایەک لەوە دڵنیابن لە بڕی ئەوەی کۆمەڵ تاوانبار بکەن و بیگڵێنن بە شتێکەوە کە خۆشیان باوەڕیان پێی نییە، باشترە حکومداریان باش بکەن، هەوڵی باشکردنی گوزەرانی هاوڵاتیان بدەن، گەندەڵکاران سزا بدەن، چونکە تا ئەوان خۆیان چاک نەکەن مەحاڵە کۆمەڵ دەستبەرداری داخوازیەکانی خۆی ببێ کە داخوازی کۆمەڵ داخوازی هاوڵاتیانە. هەر کات کۆمەڵی ئیسلامی لە ژێرفشار و هەڕەشە و ڕاوەدوناندا دەستبەرداری داخوازیە ڕەواکانی هاوڵاتیان بوو، ئەو کات کۆمەڵ نەبوونی باشترە تابوونی. خۆشەویستانەوەی گوێبیستی بوون بابەتێک بوو لە ژێر ناونیشانی بۆچی کۆمەڵ بە ئامانج دەگیرێت لە نووسینی فاڕۆق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵ کەوا لە سایتی کەناڵی ئاسمانی پەیامەوە بڵاو کراویەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستانم، خاوەن خەرمانی سەروەری و داستانم، شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم، ڕەنگی خەکم پەیامی شەهیدانم. من شۆڕشی چاکسەزی و ئاوەدانیم، هاوڕێی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانیم، تاڤگەی نورم خوڕەی کارێزەکانیم، بۆ نیشتیمان هیوای ئەمڕۆ بەیانیم.
دژی زۆرداری و گەندەڵی دەوەستم پەیمان لەگەڵ خۆدا و میللەت دەبەستم. خۆشەویستانم بابەتێکی ترتان بۆ ئەخوێنمەوە کەوە هەر لە سایتی کەناڵی ئاسمانی پەیامەوە بڵاوکراوەتەوە لە نووسینی تۆفیق کەریمە لە ژێر ناونیشانی ئیسلامی و مەلای تیرۆریست. هەر کە تەقەیەک دەکرێت تەقینەوەیەک ڕوودەدات دەبێت ئێمە کە ناو نراوین ئیسلامی یان پێمان دەوترێت مەلا دەستمان بخەینە سەر دڵمان و یاخوا بکەین کە ئێمەی پێتۆمەتبار نەکەن. ئیسلامیەکان چوونەتە پەرلەمان، بوونەتە بەشێک لە حکوومەت، بەڕاشکاوی دژایەتی هەموو بیرۆکەیەکی توندڕەویان ڕاگەیاندووە، بەشدارن لە دامەزراندنی سەدان ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیدا هەتا دوایی. کەچی هەر ئەوەندە دڵیان لێیان ڕەنجا تۆمەتە ئامادەکراوەکە سەر هەڵدەدەنەوە و هەڕەشەی پێدەکەن. ئەم پرۆسەیەش هەموو ناو بەناوێک زیندوو دەکرێتەوە کە تازەترینیان ئەوەی هەولێرە و تۆمەتبارکردنی مەلایەکی ئیسلامیە کە لە دەستی یاسا هەڵاتووە. مەلایەکەش کەسێک کە 4 ساڵە ئەندامی پەرلەمانە و جەماوەری هەولێریش متمانەی 4 ساڵی دیکەیان بۆ تازە کردوتەوە. پرسیارەکە ئەوەیە ئێمەی ئیسلامی هەموو ڕێگایەکی مەدەنیمان گرتۆتە بەر بۆ خزمەتی خاک و خەڵکی خۆمان. ئایا ئیدی تۆمەتبارکردنمان خۆتان ناخاتە ژێر پرسیارەوە؟ ئایا دەکرێت هەر ئەوەندەی لەگەڵ لایەنێک ساردی کەوتە نێوانتان خێرا ئەو کوتکەی لێ بەرز بکەنەوە کە گەرمیش بوونەوە سەرجەم تۆمەتەکان بڕەوێنەوە؟ کەواتە دادگا و ئاسایش و پۆلیس و سەرجەم دەستگا ئەمنیەکانی دیکە لەم حاڵەتانەدا چەندە متمانەیان دەبێنێت؟ چۆن دەتوانرێت وەک سربەخۆ و پیشەیی لێیان بڕوانرێت؟ خۆشەویستان ئەوەی گوێبیستی بوون بابەتێک بوو لە ژێر ناونیشانی ئیسلامی و مەلای تیرۆریست لە نووسینی تۆفیق کەریم. باوەڕ و ورە و جۆش و خۆشم بەهێزی بیر و باز و هەست و هۆشم بە دڵسۆزی و بە خەمخۆری و پەرۆشم لە پێناودادگەریدا تێدەکۆشم دژی زۆرداری و گەندەڵی دەوەستم پەیمان لەگەڵ خۆدا و میللەت دەبەستم قەت لە هەوڵ و خەباتم نەوەستم سەر بەخۆیی کوردستانە مەبەستم. خۆشەویستان بابەتێکی ترتان بۆ خوێنمەوە کەوا بریتیە لە ڕوونکردنەوەی مامۆستا سەلیم شوشکەوی. مامۆستا سەلیم شوشکەوی لە ڕوونکردنەوەکەیدا دەڵێتن سەبارەت بە لێدوانی بەڕێوەبەری ئاسایشی هەولێر گوایە بەندە فەرمانی دەستگیرکردنی هەبێت و لە ترسی دادگا ڕامان کردبێ بۆ ڕایگشتی ڕای دەگەێنین کەوا ئێمە باوەڕمان بە دادگایەکی سربەخۆ و بێلایەن هەیە و ئامادەین لە بەرامبەری بوەسین و ڕێز لە بڕیارەکانی بگرین. ئەو لێدوانەی بەڕێوەبەری ئاسایشی هەولێر لە کاتێکدا ماوەی 4 ساڵە ئەندامی خولی سێهەمی پەرلەمانین و پەرلەمانی عێراقین و سەرکەوتووی خولی 4ەمین. لای هەموو لایەک ئاشکرا بەشێک لە دادگای هەرێم لە کاتی ململانەی سیاسیەکاندا بێلایەنی خۆیان لەدەست دەدەن و بۆ ساختکردنەوەی ململانەی سیاسی بەکاردەهێنرێن. ئێمە پێمان وایە ئەو جۆرە هەوڵانە زیان بە پرۆژەی کاری هاوبەشمان دەگەێنێ. هیچ گومانی تێدانە هەر کەسێک لە ئەلفوبای یاسا بزانێ لاو ڕاستیە تێدەگا کە هەر کەس پەیوەندی بە هەر گڕۆپێکی تیرۆریستیەوە هەبێت ناتوانێت کاندیدی پەرلەمان بێت و ڕەزامەندی خەڵک بەدەست بێنێ. هەر بۆیە زۆر بەتوندی ئەو تۆمەتانە ڕەت دەکەمەوە و بە هەوڵێکی دەزانم بۆ ناشرینکردنی کەسایەتیم. دەمێکە هەوڵی ناشرینکردنمان ئەدەن، بەڵام سوپاس بۆ خواگەلی کوردستان لەوە هۆشیارترە بە درۆ و دەلەسەکانیان باوەڕ بکات. داواکارم لە خودا ئەمن و ئاسایشی وڵاتمان بپارێزێ و ناحەزانیش ڕیسوا بکات. سەلیم شوشکەی.
خۆشەویستان بابەتێکی ترتان بۆ ئەخوێنمەوە لە نووسینی نازم عەبدوڵڵا دەڵێتن ئەم جارەیان تیرۆر. بۆ دەستنیشانکردنی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەردوو پارتی دەسەڵاتداری هەرێمی کوردستان بە چەندین بەڵگەوە بەوە تۆماتبارکەران بۆ سەرکەوتنی خۆیان و شکەستپێهێنانیان بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن پەنایان بۆ تەزویر و گزیکاری بردووە. وا دیارە ئەمجارە بۆ دروستکردنی کێشە و لەمپەر بۆ بەرامبەرەکانیان سیناریۆی تریان بەدەستەوە بێت. خۆ لە ئەگەرێکدا 100% ڕووداوی سەرپارێزگای هەولێر ڕاست بێت بۆ ئەبێ یەکسەر پەنجەی تۆمەتی تیرۆر بۆ چەند مامۆستایەکی ئاینی ڕابچێشرێت. بەتایبەت کە یەکێکیان 4 ساڵی ڕابردوو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە، یان پەنجەی تۆمەت بۆ لایەنێک درێژ بکرێت کە مێژوویەکی هەیە لە خەبات و پێکەوە ژیانی سیاسی، کە بەشێک لە چاودێرانی سیاسی قەناعەتیان وایە ئەم ڕووداوگەلە پەیوەندیان بە هەڵبژارنەکانی داهاتووی هەرێمی کوردستانەوە هەیە. لە کاتی هەڵبژاردندا هەندێک ململانەی سارد و چاوەڕوانکراو لە نێوان دەسەڵات و لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا، بەڵام نەک بەو جۆرە تۆمەتێک هەرچی دەرگاکان هەیەدایان بخات. بە دڵنیاییەوە خاڵی هاوبەشی زۆر هەیە لە نێوان هەردوو بەرەدا، ئەکرێت بیریان لێ بکرێتەوە و هەموو سەرەداوەکان بەرەڵا نەکرێن. و هەرێمی کوردستان بە حوکمی پێگەی سیاسی و جوگرافی تا ئێستا بۆ هیچ پارت و هێزێک یەکلا نەبۆتەوە. مادام ئێمە لە هەرێمێک داین چارەنووسی هەمومان پێکەوە بەستراوە، باش وایە ئەگەر نێوانمان خراپ بوو بەشی ئاشتی تیا بهێڵینەوە. خۆشەویستانەوەی گوێبیستری بوون بابەتێک بوو لە ژێر ناونیشانی ئەم جاریان تیرۆر لە نووسینی نازم عەبدوڵڵا کە لە سایتی کەناڵی ئاسمانی پێیان بڵاوکراوەتەوە. باوەڕ و ورە و جۆش و خۆشم بەهێزی بیر و باز و هەست و هۆشم بە دڵسۆزی و بە خەمخۆری و پەرۆشم لە پێنەودادگەریدا تێدەکۆشم دژی زۆرداری و گەندەڵی دەوەستم پەیمان لەگەڵ خۆدا خۆشەویستانم بابەتێکی ترتان بۆ خوێنمەوە کەەوە هەر لە سایتی کەناڵی ئاسمانی پێیان بڵاوکراوەتەوە لە ژێر ناونیشانی کۆمەڵ لەو شار و ناوزڕانانە گەورەترە لە نووسینی عومەر گوڵپی. ئەوەی پارتی ناو بەناو بەرامبەر کۆمەڵی ئیسلامی کوردستان دەیکات هەمان ئەو ڕەفتارە چەوتانەیە کە حکوومەتی تورکیا بەرامبەر بە ئەندامانی پەرلەمان و ئەندام و لایەنگرانی مەدەنی هەدەپە و پەکەکە دەیکات. هیچ کەس هێندەی پارتی وێچێتی ئەزمموی نییە لەوەی کە هەوڵی سڕینەوەی یەکتر و تۆمەت و ناوزڕاندن و بەرپاکردنی شەڕ و ئاژاوە و تونند و تیژی هیچ بەرهەمێکی نییە و ناژبێت. حەقا پارتی دەرسی وەرگرت بێت لەو ئەزمونە و تێبگا لەوەی باشترین وەسیلە بۆ داڕنینی کۆمەڵ و هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە خەڵک بەرپاکردنی چاکسازی و باشکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و چەسپاندنی دادگەریە، نەوەک شەڕی لابەلا و تۆمەتبەخشینەوە و بەکارهێنانی دامەزرا بە حکومیەکان بۆ دژایەتی نایارە سیاسیەکانیان لە دەرەوەی یاسا. کۆمەڵ لەو شار و ناوزڕانانە گەورەترە و لەسەر ڕەوتی شێلگیرانەی خۆی بەردەوام دەبێت و بە لێدوانی بەرپرسی نابەرپرس شێوازی کاری خۆی ناگۆڕێت و ئەو ڕەوتە ئاشتیانە و مەدەنیانەی هەیەی لە کارکردن بۆ هیچ کەس و لە هیچ دۆخێکدا دەستبەرداری نابێت، چونکە ئەوە بەرژەوەندی کوردستان و خواست و ئیرادەی گەلەکەمانە. کوردستانە مەبەستم من کۆمەڵی ئیسلامی کوردستانم، خاوەن خەرمانی سەروەری و داستانم، شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم، ڕەنگی خاکم پەیامی شەهیدانم، من کۆمەڵی ئیسلامی کوردستانم. خۆشەویستانم دوا بابەتی ئەمڕۆی بەرنامەی لە میدیاکانەوە بۆتانە خوێنمەوە لە نووسینی کەماڵ ئەسکەندەر لە ژێر ناونیشانی تۆمەتی تیرۆر وەک تەونی جاڵجاڵوکە دژ بە نەیارانی سیاسی. ئەوەی ئێستا لە پایتەخت دەگوزارێت دەرخەری ئەو مەترسیە کە بەردەوام فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان درچی پێکردووە و داوای پەرخستنی یاسای تیرۆری کردووە.
چونکە کاڵایەکی حازر بەدەستی دەسەڵات بووە وەک تەونی جاڵۆکە بۆ گرتنی ئەندامانی حیزب و هێزە ئۆپۆزیسیۆنەکان. کاتێک هەر ڕوودا و پێشهاتێکی نەخوازراوی ئەمنی ڕوودەدات بەیەک و دوو چەند فیلمێکی لەسەر دروست دەکرێت بۆ تێوەگڵانی کەسە کاریگەرەکانی کۆمەڵگا. کاتێ بینای پارێزگا لە ئەنجامی کەموکوڕی و نەبوونی بەرنمەیەکی تۆکمەی ئەمنی چەند کاژمێرێک دەکەوێتە دەستی سێ هەرزەکاری نەعەلەپێ چێ لەی بەرپرسا؟ ئەوچەکەی هەرزەکارەکان بەکاریان هێنا هیچێن، باوچیان لە کام حیزب و دەستگای حکوومەت کار دەکەن. بۆ دوای ڕووداوەکان پلانی ئەمنی بوونی هەیە. ئەدی پێش ڕووداوەکان چی؟ مەگەر دەکرێت بینای بەرزترین یەکەی ئیداری کە پارێزگایە یەک پۆلیس پاسەوانی بێ، مەگەر لێدوان و ڕوونکردنەوە جیاوازەکانی بەرپرسانی ئەمنی بۆ گۆڕینی ئاراستەی ڕووداوەکانە یان لە ئەنجامی بێبەرنامەی یانە. لە کۆتاییدا ئەوەمان بۆ ڕوون دەبێتەوە لەگەڵ هەر پێشهاتێکی نەخوازرا و بێسەروبەری زیاتری حکومڕانی کوردیمان لە هەرێمی کوردستان بۆ ئاشکرا دەبێت، ئیتر بە ئومێدی کوردستانێکی ئارام و دوور لە تەنگەشەی ئەمنی و سیاسی. ژنەی شەماڵی گەرمیان و کوێستانم بەڵازان و خۆشەویستان بەم شێوەیە گەیشتینە بەرنامەی ئەمڕۆی لە میدیاکانەوە تا لە بەرنامەیشتر پێتانەگەمەوە بەخوای گەورە و باڵەدەستان سپێرم خواتان لەگەڵ. دەنگی کۆمەڵ.